باس لە ڕای ئەنجومەنی دەوڵەت لەسەر داهاتی نانەوتی هەرێمەکەین. بێگومان ماوەیەکی دوور و درێژە حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ ڕێک ناکەون بیر و بۆچوونی جیاوازیان هەیە لەسەر داهاتی نانەوتی. بۆیە بە ناچاری حکوومەتی عێراق ئەنجومەنی وەزیران ئەم پرسەی ڕەوانەی ئەنجومەنی دەوڵەت کرد بۆ ئەوەی کە ڕای خۆی لەسەر با بڵێن هەر یەک لەو بۆچوونانە بدات کە حکوومەتی فیدراڵ یان حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی دوجار ئەنجومەنی دەوڵەت ڕای خۆی دەربڕی و ڕای خۆی ئاشکرا کرد. ئێستا دێنە سەر وردەکاریەکەی. طبعاً ئەنجومەنی دەوڵەت داوای دوو نوێنەری هەرێمی کوردستانی کرد، نوێنەرێکی وەزارەتی دارایی، نوێنەرێکی یاسایی لە وەزارەتی دادیش. بەڵام حکوومەتی هەرێم بە پاساوی ئەوەی کە ئەگەر بچن و بەشدار بن و لەوێ واژووی بکەن دوای ئەمە لەسەریان ئەبێتە ماڵ بەشداریان نەکرد، بەڵام نوێنەرەکانی حکوومەتی فیدراڵ بەشداریان کرد. طبعاً بەپێی بۆچوون و لێکدانەوەکانی ئەنجومەنی دەوڵەت هەموو داهاتەکان بە داهاتی فیدراڵی تۆمارەکەن لە عێراقا لە زاخۆ حتاوەکو فاو هەر داهاتێک هەبێ بە داهاتی فیدراڵی هەژمارەکرێت. بەڵام دوجار ئەم داهاتانە بەپێی یاسا دووبارە دابەشەکرێنەوە لە نێوان فیدراڵ و پارێزگاکان یان فیدراڵ و هەرێمەکان کە ئێمە لە عێراقا تەنها هەرێمی کوردستانمان هەیە. من ڕایەکەی ئەنجومەنی دەوڵەت نزیک بە 20 لاپەڕەیە، بەڵام ئێمە پوختەکەیمان ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێوەی ئازیز هێنا و باسیەکەین. باش، یەکێکی دیکە لە ڕایەکانی ئەنجومەنی دەوڵەت ئەوەیە ڕێگری یاسایی نییە بۆ مەقاسەکردنی داهات لە نێوان هەرێم و بەغدا. بۆ نمونە بەغدا داوایە کرد کە داهات هەمووی بچێتەوە بەغدا، بەڵام بەغدا بەپێی یاساوی کە پێشتر باسمان کرد بینێرێتەوە بۆ هەرێم. بەڵام لێرەدا ئەنجومەنی دەوڵەت بڕای وایە بەپێی یاسا کێشە نییە. بۆ نمونە ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستان 300 ملیار مانگانە داهاتی نانەوتیمان هەبێ، 200 هی حکوومەتی فیدراڵ بێ، 100 هی خۆی بێ، 100ەکەی خۆی گل باتەوە و 200 بنێرێ، نەک هەر 300 بنێرێ ئەو دوایی 100 بۆ بنێرێتەوە. یان تەنانەت هەر داهات نەنێرێ حکوومەتی هەرێم ئەتوانێت، بەڵام ئەو کاتە مانگانە وەزارەتی دارایی عێراق لە بودجە و با بڵێن موچەی ببڕێت، دوجار لێرە حکوومەتی هەرێم بیخاتەوە سەری. ئەمە پێوترێن مەقاسەکە بێ بەپێی لێکدانەوەی ئەنجومەنی دەوڵەت مەقاسە گرفتێکی یاسایی نییە. باش، ببینە سەر هەندێک لە داهاتەکان. داهاتی باج و ڕسومات. ئەنجومەنی دەوڵەت دەڵێ لە 150 بۆ عێراقا بۆ حکوومەتی فیدراڵە، لە 150 بۆ هەرێمە. داهاتی باج و ڕسمی گومرگ. ئەنجومەنی دەوڵەت دەڵێ لە 100 باج و داهاتی باج و ڕسمی گومرگ بۆ عێراقا، لە 100 بۆ هەرێمە، کە هەرێم لەمەیە دەڵێت 150 طبعاً زۆربەی زۆری ئەوەی لە گومرگ و دەواازە سنووریەکانەوە هەیە داهاتی باج و ڕسمی گومرگیە، نەک خودی گومرگ خۆی. داهاتی فرۆشتن و بەکرێدانی مڵکی دەوڵەت، ئەمە لە 100 ئەم داهاتە هی بەغدایە، لە 100 هی هەرێمی کوردستانە. جگەل لە ڕسمی گومرگی ئەوەی کە پێشتر باسمان کرد، داهاتی دەواازەکان ئەو داهاتانی دیکە کە هەیە لە 150 بۆ شێ بۆ ئەو پارێزگایەیە کە دەواازە سنووریەکەی تێداواتە. بۆ داهاتی باشماخ جگەل لە ڕسمی گومرگ لە 150 ئەڕوا بۆ بەغدا، لە 150 بۆ پارێزگای سلێمانیە. ئەمە بۆ داهاتی حاجی ئۆمەران بۆ هەولێر و داهاتی ئیبراهیم خەلیل بۆ دهۆک دیسانەوە ڕاستە. باشە، ئەم داهاتانە ئیشارەوانی ئاو، ئاوەڕۆ، شارەوانی و نەخشەدانانی ئاوەدانی بۆ خۆیان خەرج دەکرێتەوە. ئەمە بەپێی یاسا لە پارێزگاکان، لە ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق، ئەمانە بۆ پارێزگاکان 100 بۆ خۆیان خەرجەکرێتەوە و ئەو داهاتی دەستیانەکەوێت خۆیان دووبارە خەرجەکەنەوە. و ئەنجومەنی دەوڵەت دەڵێ ئەمەش بۆ هەرێمی کوردستان تەواوە ئاو، ئاوەڕۆ، شارەوانی و نەخشەدانانی ئاوەدانی پارەکەیان ناچێتەوە بۆ بەغدا. ئەمەی کە لە بەژمارەی ئەم جارەدا باسمان کرد، ڕای ئەنجومەنی دەوڵەت بوو لەسەر داهاتی نانەوتی کە ئەم داهاتی نانەوتیە بۆتە گرفتێک لە بەردەم هاتنی موچە لە بەغداوە بۆ کوێ؟ بۆ هەرێمی کوردستان. موچەی مانگی 7 و 8 و 9 تەنانەت و مانگەکانی تریش لەسەر ئەم پرسە و پرسی هەناردەکردنەوەی نەوت گرفتی بۆ دروست بووەتەن. چاودێران تەنانەت سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی ڕایگەیاند و ئەگەر
نەود بە فەرمی هەناردە بکرێتەوە لە ڕێی کۆمپانیای سۆمەوە داهاتی نانەوتی ئەکرێت نەرمی لەسەر بنوێنرێت یان ئاسانتر و ڕێگە چارەتری بۆ بدۆزرێتەوە و لەسەری ڕێک بکەین بەڵام گرفتە سەرەکێکە هەناردەکردنەوەی نەوتە ئەگەر ئەو ببێ ئەمەی داهاتی نانەوتی ئاسانترە.